کۆبوونەوەی بەرفراوانی کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە لە بازنەی ئەڵەبجە. ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵ و بەرپرسانی باڵای پەیوەندی ئیسلامی بەشدارن و ئاماز لە کۆبوونەوەکە بۆ زیاتر دانانی بەرنامە و ڕێوشوێنە بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان. ئومێدمان وایە یەکبوونی ئەم دوو لایەنە لە هەڵەبجە بۆ بانگەشەی هەڵبژاردن و بۆ سەرخستنی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری هۆکارێک بێ بۆ پاراستنی شوناسی ئیسلامەتی و موسڵمانێتی هەڵەبجە، چونکە هەڵەبجە جیاواز لە هەر شان و جێگایەکی کە بە ناسنامەکەی ناسنامەی موسڵمانێتیە. ناکرێ کە نوێنەرەکانی هەڵەبجە زۆربیان موسڵمانە بن لە پەرلەمانی کوردستانە، بۆیە چاوەڕوانی ئەوە دەکەین کە هاوڵاتیانی شاری هەڵەبجە و هەورامان و سیروان و شارە زۆر ئەم هەنگاوی کۆمەڵ و بزوتنەوە پەیوەندی بە گرنگ بزانن، جاران کە گلیان دەکرد بۆچی ئیسلامیەکان پێکەوەنین، ئەوە هەنگاوێکی سەرەتایی نراوە و لە پێناوی ئەوانایە چاوەڕوانی ئەویان لێ دەکەن کە پشتیوانی لە لیستی کۆمەڵی دادگەری بکەن و پشتیوانی لە کاندیدەکانیان بکەن. ئەندامێکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی پەیوەندی دەڵێت لەگەڵ کۆمەڵەرکی شەرعی و برایەتیان ئەنجامدا و لیستێکی ئیسلامیان لە بازنەی هەڵەبجە دروست کردووە. داواش لە گشت هاوڵاتیان و خەڵکی مسلمان و ئیسلام خوازان دەکات دەنگ بدەن بە لیستی 147 کۆمەڵ و کاندیدەکانی. کارێک بن کە ئەم شوناسە بە پارێزراوی بە شکۆداری بمێنێتەوە، هەر ئەمەش خواستی هەموو مسلمانێکە و خواستی کۆمەڵگەی مسلمانانە و خواستی ئێمەیە وەکو تاکی ئیماندار و خواستی ئێمەشە وەکو ئەندامانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و داوا ئەکەن کە ئەمەش ئینشاءالله هەنگاوێکی باش بێ بۆ یەکڕێزی بۆ زیاتری نێوان لایەنە ئیسلامیەکان و بتوانین ئینشاءالله هەنگاوێکی کردداری باشتر و چاکتر بنێن بۆ ئەم هەنگاوە پیرۆزە و بتوانین شکۆی مسلمانانی ئەم پارێزگا خۆشەویستە پارێزراو بکەین. سۆنگەیەشەوە داوا لە تێگەڕای ئەندامانی ئەندامە و لایەنگەرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەکەین بە سینەیەکی فراوانەوە بچنە بەر سندوقەکانی دەنگدان و متمانەی خۆیان بدەن بە کاندیدانی کۆمەڵی دادگەری. لە کۆبوونەوەکەی کۆمەڵ و بزوتنەوەی پەیوەندی 4 لیژنەوەی پەیوەندیدار باڵمەتی هەڵبژاردن و چەند تیمێکی کارای ئاو باش پێگەێنرا تا لە ڕۆژانی داهاتوودا بە چڕی کار بکرێت بۆ سەرخستنی لیستی گوڵاگەرمەکەی کۆمەڵی دادگەری کە لە بازنەی هەڵەبجە بە لیستە ئیسلامیەکە ناسراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.